کۆنگرەی یەشتەمی نائاسایی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان بەڕێوەچوو لە کاتێکدا پارتەکە لە ناوخۆدا بەدەست کۆمەڵێک کێشەوە دەناڵێنێت و چەند جارێکی ژاڵۆزی و گرژی لە نێوان سەرۆک و جێگرەکەی دروست بووە. محەممەدی حاجی مەحموود جارێکی دیکە بە سەرۆکی پارتەکە هەڵبژێرایە و ڕاگەیاند بە زۆرینەی دانگ عەبدوڵای حاجی مەحموود و ژمارەیەک لە سەرکردایەتی لە حیزبەکە دەرکران. بۆ ئێمە بەردەوامی لە خەبات و تێکۆشان بۆ ڕێگەش نادەین هیچ گێرە شێوێنێک چ لە کوردستان و چ لە ڕیزەکانی حیزبدا بێوێت حیزب بەکاربێنێ بۆ مەبەستی تایبەتی خۆی وەکو هەندێ لەو کەسانە بەکاریانێنا بەڵام بە ئیرادەی گەل و تێکۆشەرانی حیزبەکەەوە دەرنران و تەفروت و ناکران و دەرکران لە ڕیزەکانی حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان. لە کۆنگرەکەدا 1349 ئەندام بەشداریان تێدا کرد و 50 ئەندام سەرکردایەتی هەڵبژێران و دەیەدەکیش بۆ سەرکردایەتی دیاری کرا. ناوی حزب لە پارتی سۆسیال دیموکراتی کوردستانەوە گۆڕا بۆ حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان و ئەندامانی نوێی ئەنجومەنی سەرکردایەتی کە ڕێژەیان بریتە لە 50 ئەندامی ئەسڵی و 10 ئەندامی یەدەر هەڵبژێران و لەسەر داوای لیژنەی ئامادەکار و داوای زۆری ئەندامانی کۆنگرە بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود خۆی کاندید کردەوە وەکو سەرۆکی پارت حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان هەڵبژێرایەوە. کۆنگرەکە یەک ڕۆژی خایاند، دواتریش لە یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتیدا جێگری سەرۆکی سۆسیالیست دیاری دەکرێت. لە سەروبەندی بەڕێوەچوونی کۆنگرەکەدا عەبدوڵای حاجی مەحموود برای محەممەدی حاجی مەحموود و جێگری سەرۆکی پێشووی حیزبەکە کە بڕیاری دەرکردنی درا لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت لە ئەنگاوێکی دوور لە هەموو پرەنسیپێکی کاری سیاسی و حیزبی بە ئیرادەی تاکڕەوانەی چەند کەس و گروپێک بە ناوی بەستنی کۆنگرەی نائاسایی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان شانۆگەرێکی بێبنەما ساز کرا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، گوڵەخانە.